ڕۆژی سێشەممە لە 44مین دانیشتنی ڕێکخراوی جیهانی یونسکۆیە کە لە شاری فوجوی چین بەڕێوەچوە دیارە بە ئامادەبوونی 139 وڵات بەڕێوەچوە ناوچەی هەورامان وەکو ناوچێکی کللتوری و مێژووی لەسەر ئاستی جیهان تۆمەرکرا و خراوەتە لیستی شوێنەوارەکانی جیهانەوە. قسە و باس لەسەر ئەم تەور و ئەم بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محسین فەتحی کە نوێنەری سنەوەر و کامێران و دیواندەرە لە پەرلەمانی ئێران و ئێستا ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر محسین سڵاو لێبێ وارز باش بێ. دکتۆر جان سڵاو لێبێ. احترام بۆ کاکردو لە خزمەتتان. زۆر سپاس. باسکردن لە بابەتی یونسکۆ وە خستنە ئەوەی کە ئەمە وەک شوێنەوەرێکی کللتوری چ سوودێکی هەیە بۆ هەورامانی تەخت و بۆ ئەو خەڵکەی کە لەو شوێناژین، چ لە ڕووی کللتوریەوە چ لە ڕووی نەمان و فەوتانیشەوە سوودێکی چییە کە ئەمە ئاخرێتە نێو لیستی شوێنەوارە تۆمارکراوەکانەوە؟ ممنون لەوەی کە داواتان کرد. لە خزمەتتان عەرز کەم سەبتە جەهانیە منزەرە هەورامان شەشمین ئەسەر ئێران سەبتە جەهانی کریا نەویدێک و پەیامێک خاص بابەتەوەی کە تەوسعەی سەنعەتی گەردشکێری لە منتەقە فرەتر ئیجاد کرد. خۆتان خاستە دەزانن لە یەک ساڵ و نیوە ئاخیر بەبوونی نەخۆشینە کۆرۆنا سەنعەتی گەردشکێری و توریست مەسائل و مشکلاتێکی بۆ پێش هات کە ئومیدوارین و هیوادارین بە واکسیناسیۆنێکی لە سەبتە جەهانە کردێت ئەم مەسئلە و ئەم نەخۆشینە لە جەهانە لا بچێت و سەنعەتی توریست بێتەوە بۆ ئەو ڕۆژانەیە کە منبعی دەرامەد و تەوسعەی پایدار بۆ منتەقە. ئەم سەرتی جەهانی منتەقە و منزەری فەرهەنگی ئەوراماناتە لە منتەقە بوو باعث ئەوەی کە پەیام و نەویدە ئەوە بێت کە مردمی منتەقەمان لە بەشی تۆسعەی اقتصادی و تۆسعەی پایدار حوزەی گەردش قەتعاً بەرنامەهایەکمان هەبێت بۆ ئەوەی کە ئەم منزەرە فەرهەنگی ئەوراماناتە بتانێت مردم بە ئەوەی بوێنێت کە لە زیندگییانە تەئسیری بووە. قەتعاً سازمان جەهانی یونسکۆ تەبلیغی لەسەرەکات و معرفیەکات منتەقەی ئەورامان بە عنوانی جێگایەکی کە دەتانێت ویژگیهایەک سنەتی، ئاوازهایەک باستانی، نەماهایەک سەنگچین و فرێک لە سەنایە دەستی زوان و ئەدەبیاتی فاخرە منتەقەی ئەورامی و فرێک لە ویژگیهایەک مثبەتێک کە منتەقەی ئەورامانات هەسیان بە جەهان معرفیات و کە لە دنیا ئەوانیانە بۆ مهمتر لە بەحسی فەرهەنگی و لە بەحسی تەبیعەت و سرۆشتە دوای جێگا دەکەنەوە بێن بۆ منتەقە و تۆسعەیەکی پایدار لە منتەقە ئیجاد بکرێت. دکتۆر محسین ئەگەر باسێک لە هەنگاوەکانی بڵین ئێوە بکەین لە دەستپێکەوە چۆن کارتان لەسەرم بابەتە کرد بۆ ئەوەی کە هەورامانی تەخت لەلایەن یونسکۆ بە ناوچەیەکی بڵین دێرین و بچێتە نێو ئەو ڕیزی ئەو وڵاتانەیە خود ئەو ناوچانەی کە یونسکۆ کاریان لەسەرەکات؟ تەلاشی زۆر کرا بالاخره ئەو تەلاشە لە ساڵی 95 و دەستی پێکردووە بە تاسیس پایگاه منزەر ئەورامانات لە کوردستان لە کرماشانە. ئەو تەلاشانە دەستی پێکردو لە بەهمەنی 98 جەمیان کرد و پەروەندەی ئەوراماناتیان نات بۆ سازمان یونسکۆ. لە سازمان یونسکۆ لە ئوردیبەهشت یا هەر گوڵانێ 99 تەسویب ئەوەڵیە کریا لە مێر 99 تەشریفیان ناوە ئەو ئەفرادە لە بەحسی منتەقەی ئەوراماناتە بۆ سازمان جەهانی یونسکۆ هاتون بۆ بازیل بە ڕەفیان کرد و شکر بخوا چەند ڕۆژ پێشوو ئەم اتفاقە مهمە کرد و منتەقەی ئەورامانات بە عنوانێ 26مین ئەسەر ئێران سەرد کریا. قەتعاً ئەم منتەقە بە عنوانەوەی کە ئێمە ئەورامانیش لە ئیقلیمی کوردستانە هەمانە ئەمە دەتانێت بەشێک بێت بۆ نزیک بوونەوەی ئیقلیم و بالاخره ئێران لە بەحسی فەرهەنگی و لە بەحسی توریستیە و منتەقەی ئەورامانات منتەقەیەکە کە با تۆجبەوەی کە ئەمنیەتێکی پایداری هەیە و بۆ توریستیش بالاخره ئەوەڵ شتێکی مهمە ئەمنیەتە ئەتانێت جێگایەک بێت کە توریست بە عنوان گزینەیە لە بەحس فەرهەنگی و لە بەحس گەردشکێری بەحس تەبیعەتە بێت و ئەو بە عنوان مەقسەد بۆ خۆی انتخاب بکات. قەتعاً
نیازمان هەست بۆی کە تۆسعات بێتە منتەقە لە ڕاه دەستڕەسیە لە بەحسی ئینتەرنێتە لە بەحس ئابشۆربە لە مەسائل زیرساختیە لە بەحس مناطق بوومگەردی و ماڵگەری بوومگەردی هۆتێلە ئەشێ کارهایەک ئەساسی ئەنجام بدرگێت با تۆجە بۆیە کە ئەم سەردە جەهانی کریاوە لە ئایندەی نزیکە ئینشاءالله توریستەکان تەشریف دێنن بۆ ئەم منتەقە قەتعەن ئەشێ مەراکزە ایجاد بکرێت بەرنامەیەک کە هەستا من ئەحمەد مبارەکتان عەرز کەم گەرەکمانە خەت توریستی فرودگا تا فرودگا لە فرودگای سنەتاک و فرودگای کرماشان یا ورودیان لە فرودگای سنە بێت خروجیان لە فرودگای کرماشان بێت یا بەرعکسەوە ئەم مەسیرە کە بالاخره لە سنە دەڕوا لە مەریوان و دوایەوە دێتەوە لە مەسیری کامیران و ئاوە و دوانڕۆ ڕوانسە تێنە بۆ کرماشان دەوە ئەم مەسیرێکی توریستی ایجاد دەکرێت و ئینشاءالله ئەم مەسیرە کە بالاخره نیازی بە تەوەجۆهێک و نیازی بە مدیریەتێک محلی ملی و جەهانی هەیە کە تەواو دنیا بێت لەسەر ئەمە کار کات و ئینشاءالله بتوانین لە ئەم منتەقە کارێکن کە دەرامەدێک پایدار منفعەتی اقتصادیەک خاص و لە حوزەی گەردشکەری ئێمە بتانین تۆسعەی پایدار ایجاد بکەین. باشە دکتۆر گیان هەر تەنها دەستنیشانکردنەکە گرنگە یان ئەم هەنگاوانەی کە پێویستەکە لە دواترا بکرێت چین؟ مطمئناً نیاز هەست کە تدبیرێک و بەرنامەیەک خاصێکمان بێت ئەم اتفاقێک کەفتە خۆتان خاصە لە شار سنا پێرارێکە بە عنوان شهر خلاق موسیقی جهانی انتخاب کردیە